زۆر کێشەیەکی مەترسیدار ئەوەیە کە ئەو هەندێک جار مەسەن تونند و تیژەکە پیاوانی دەنە پاڵی ئیسلام ئەڵێ مەسەلەن خواوەی حرام کردو مەسەن ئافرەتەکە ئەوێ بیکە نابێت لە ماڵ بچیتە دەرەوە نابێ ئەوە بکەی مەسەلەن خوا مەسەن ئیزنی داوە پیاو ئاوا بکار یا مەسەلەن ئافرەت زەعیفەیە لێ ئەم هەموو چەمکانی کە پیاوان بەکارهێنن وکوم و بەرێر کاتێک هەر حاڵەتێکە تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتەکەن ئێوە ئەسڵ و ئەساسی نییە و تەویل و تەفسیری زۆر هەڵەیە بۆ نەسەکان بۆ نمونە فەرمووت با لە کونی ژوورۆ بێ وەقەڕنە فی بیوتیکون باش بەبەوە باسی ئافرەتانی پێغەمبەرەکە عەلەیهی سەڵاتو خێزانەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام دنیا بەس بە پیاو ناچێ بەڕێوە و دنیا بەس بە ئافرەتانیش ناچێ بەڕێوە پێم ناڵێ کێ دکتۆرەی ویلادە بێ بەس پێم بڵێ پێم ناڵێ کێ ئێمە ئەسڵ وایە دوکانی کەمالیاتی ئافرەتان ئافرەت بێ نەک پیاوێک بێ ئەبێ ئینسان ئاوا بیرکاتەوە وەقەڕنە فی بیوت بۆ نمونە ئەفەرمێ لە ماڵی خۆتانە دەرمەچن خیتابەکە بۆ ئاخێزانەکانی پێغەمبەرە بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی ئەوەی ئیبن ئومی مەکتوم نابینایە دوو خێزانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە ماڵی خۆیانە کە کاتی عەبدوڵای کوڕی ئومی مەکتوم یەتە ژوورەوە خەریکە لە چک ناکەن پێغەمبەر ئەڵێن ئەی پێغەمبەری خوا نابینایە ئەڵێ ئێوەش نابینان بەڵگەکە لێران نییە بەڵگەکە لەوایە کاتێک کە ئامۆزاکەی عەبدوڵای کوڕی ئومی مەکتوم لە عیددەیە ئەبێ کە ناوی فاتیمەی کچی قەیسە پێغەمبەر فەرمێ لە ماڵی ئامۆزاکە تا عیددەکە بەرە سەر چونکە ئەو نابینایە باشە بۆ عیددە ئەبێ کەس نەیبینێ مەگەر ئیختیلاط دروست نابێ لەسەر و ئیختیلاطەوە خەلوە دروست نابێ لە بینی ئەو عەبدوڵای کوڕی ئومی مەکتومە چۆن ئەینێرە بۆ ماڵی کەسێکی غەریب بەڵام بۆ خێزانەکانی خۆی خیتابەکە بۆ خێزانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام جمهوری عولەماوە ئەفەرمون تەعمیم ناکرێت لەسەر هەموو ئافرەتێک بۆ نمونە ئافرەت زەعیفە ئەم بیرۆکەیە هەڵەیە ئافرەت زەعیف وایە ئومو سەلەمە ڕەزا و ڕەحمەتی خوای لێوێ ناچێتە دەرەوە و سەیرەکە لە سوڵحی حودەیبیەیە ئەڵێ ئەی پێغەمبەری خوا هەتا خۆت سەرت چا نەکەیت و ئیحرام و تەرتیبەکە نەچیتە دەرەوە خۆت بە یعنی بە واقعیانە لە خۆت یا جێبەجێ نەکەی ئەو مەناسکی حەجە و مەناسکی عومرە و شتە سەحابە جێبەجێ ناکەن ئەی بۆ پێغەمبەر نافەرمێت تۆ زەعیفی با بە تۆ بڕۆ بەس یەکەی یەکسەر بالحرف الواحد جێبەجێ یەکە ئەی کە ئافرەت زەعیفە بۆچی عائشە بەس ئەو خەفەتەی هەبوو ئەی فەرموو پێغەمبەری خوا زۆر باسی خەدیجە ئەکا کان النبی یکثر ذکرها زۆر باسی خەدیجە ئەکا بەڵکو کە حەیوانە سەرە بڕین ئەڵێ ڕەفیقەکانی خەدیجە و بیر نەچین بەڵکو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کاتێک کە یەتەوە لە فەتحی مەککە هەموو سەحابە حەزەکەن لە ماڵی مشەڕەف بن بە دعوەتی پێغەمبەر ئەڵێ یضربوا لي خەیمە عند قبر خەدیجە خێمەیەکم بۆ لای قبری خەدیجە ئێکە زەعیف ئیسفادی چییە زەعیف ئافرەت زەعیف نییە ئەوەی کە ئەیڵێ خۆی زەعیفە و تەویل و تەفسیرەکەی زەعیفە بۆ دەقەکان ئەگینا ئەسڵ و ئەساسی نییە و تەویلاتێکی باتیلە بۆ دەقەکان هەمووی دوو هەر دەقێک هەیە مامۆستا عەباس هەمووی تەویلی خاصی خۆی هەیە هەمووی تەویلی خاصی خۆی هەیە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەگەر زەعیف وایە ئومو عەلا کاتێک کە نەخۆشەکەوێ پرسیارەکە لە گەڕەکە ئومو العەلا کوانێ وتیان نەخۆشە فەرمووی با بچم بۆ زیارەتی کاتێ ئومو سائب نەخۆشەکەوێ ئەچێ بۆ لای ئەسڵا ئەڵێ چی ئەڵێ تام هەیە ئەڵێ لا بارەکە الله فیها قسە بە تاکە ئەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام دڵی بۆ ئەو ژانەکە ئومو حەکیم کاتێک کە دەستیە قرتێ لە جەنگێکە ئومو حەکیم نابینێ لە شارە پێغەمبەر ئەفەرمێ وەکوا ئومو حەکیم وەڵا ئەڵێن ئومو حەکیم لە ماڵەوەی لە ڕووی نایە بێتە دەرەوە چونکە دەستی قرتاوە کوراڵە بچن پێی بڵێن دەسەکە چاوەڕێتەکە لە باشتا ئاوا پێغەمبەر مامەڵی کردو لەگەڵ ئافرەتە توژی خەڵکینە لە ئیسلاما نییە لە دینا نییە لە مەنهەجا نییە لە قورئانا نییە لە سونەتی پێغەمبەرا نییە ئەوەی کە کردوێتی پیاوان کردویانە برا پیاوانیش معسووم نین ئێمە ئەتا سەر ئێسقان ئەم کە ئەڵێم معسووم نین هەڵبەت مبەڕیری نایەوێ ئەڵێم پیا و هەڵە ئەکا بەس ئەبێ بڵین هەڵەیە و هەڵەکەیش جاریوا هەیە لە هەڵە ئەبێ بە پەڵە هەرتا هەموو کەسەکان پێی ئیسلامەکەی ئێمە پێی لە کەدارە بێ